دۆسیەکانی کازمی تەقینەوەی بۆمبێک لە شەقامی عێراقیدا. لە پێشهاتێکی سیاسی نوێدا لە عێراق، مستەفا کازمی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق نامەیەک ئاڕاستەی لەتیڤ ڕەشیدی سەرۆک کۆمار دەکات. نامەکەی کازمی بەرواری 19 ئابی لەسەرە و داوای لێکۆڵینەوە لەو دەنگۆیانە دەکات کە باز لە تێوەگلانی کازمی دەکات لە کۆمەڵێک دۆسیەی هەستیار. کازمی بە توندی هۆشیاری دەدات لەو هەڵمەتە گومان لێکراوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کراونەتە سەری. کازمی ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەو بەڵگە بەناو دزە پێکراوانە ساختن و هیچ بنەمایەکی ڕاستیان نییە. کازمی هەڕەشەشی کردووە کە ئەمبارێک بەڵگەی لەبەردەستدایە گەر دەرگای لێ بکاتەوە تەڕ و وشک بەیەکەوە دەسووتێنێت، بەڵام چاوەڕوانی لێکۆڵینەوەکان دەکات. هاوکات بە گوێرەی بەڵگە دزە پێکراوەکان چەندین کەیسی گەندەڵی زەبەلاح و ئەشکەنجە و پێشێلکردنی ترسناکی مافەکانی مرۆڤ لە دۆسیەکانی کازمیدا خراوەتە ڕوو. لە دۆسیەکاندا ژمارەیەک دانپێدانان بڵاوکراونەتەوە کە ئاماژەن بۆ هەڵمەتی ڕێکخراوی شکاندن و شێواندنی ناوبانجی کەسایەتیە سیاسی عێراقیەکان. بە گوێرەی دۆسیەکان، خودی مستەفا کازمی لە ڕێگای چەندین کەناڵی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو هەڵمەتانەی بەڕێوە بردووە. هەروەک یەکێک لەو کەسانەی دانپێدانانیان بڵاو کردووەتەوە زیا موسەویە کە لە سەردەمی کازمیدا بەرپرسی هەواڵگیری بووە. موسەوی دانی بەوە داناوە کە لە خۆپیشاندانەکانی ساڵی 2019 کە بە شۆڕشی تشرینیەکان ناسراوە، کازمی بە چەندین ڕێگا ڕۆڵی هەبووە. موسەوی هەروەها دانی بەوە داناوە مستەفا کازمی لە ڕێگای کەسانێکەوە حەبی هەلوەسە و کچی بردووەتە خێمەکانی خۆپیشاندەران و لەو ڕێگایەشەوە چەندین پەیوەندی سێکسی و کاری نەشیاوی دیکە ڕوویداوە. بەشێکی دیکەی دۆسیەکەی کازمی ژنێکی لوبنانیە بە ناوی ڕۆلا فازڵ. گوایە ئەم ژنە خێزانی دووەمی کازمیە. هەرچەندە ڕۆلا ناوی لە دانپێدانانەکانی زیا موسەویدا نەهاتووە، بەڵام لە شەقامی عێراقیدا وەک بەشێک لە دۆسیەکانی کازمی ناوی دەهێنرێت. بە گوێرەی زانیاری میدیا عێراقیەکان، ڕۆلا فازڵ تۆمەتبارە بە چەندین دۆسیەی گەندەڵی و سپیکردنەوەی پارە و گواستنەوەی کەلوپەلی بە نرخی عێراقی بۆ لوبنان. قسەی کۆتایی ڤار دەیکات.